من وەک ژنێکی بە تەمەن هەر لە تەمەنی گەنجیمەوانە کارم کردۆ بۆ ژنان و ئێستش تەمەنا لە هەموو گەنجەکانەکەم لە هەموو ژنان ئەەکەم ژنان بە گەنج و بە پیریانەوە بێن بە بەنگەوازی 25 نۆڤەمبەرەوانەیە کە توندە دوژیە بەرامبەر ژنان لە هەموو دنیا کراستی بەداخەوە ئێستا نەکەر 25 نۆڤەمبەر بەڕێکراوە بۆ قەتڵ و عامی ژنان لە پێناوی کارکردنیشە بەڵام ئێستش تا ئێستش تونگوتیژی بەرامبەر ژنان هەیە لە هەرێمەکەی ئێمە و لە هەموو شوێنێکە ژنان بوون بە ئەتوانم بڵێم بوون بە خۆراکی پاوسالاریەکان تەمەنا ئەەکەم خۆیان لەو قاڵبە بێنە دەرەوانێ خۆیان ئازادکەن من جارێ فەخر بەو ژنانەوە ئەەکەم کاتچنە بەرەی شەڕەوە من خۆم یەکێک بووم لەو شاندەی کە چوون بۆ ڕۆژاوە بەڕاستی دڵخۆش بووم زۆر دڵخۆش بووم کە ڕۆشتم سەر سەیری ئەو ژنانەمە کرد من بە جەنگی ژنانمەزانی ژن جەنگەکە لە ڕۆژاوە ژن خەباتەکە بۆ خاکەکەی بۆ زمانەکەی بۆ ئازادی خۆی بە درێژایی مێژووی مرۆڤایەتی سەرەڕای کەلتور و ئاین و نەتەوە و شوێنی جوگرافی ژنان تووتی ژیان بەرامبەرەکرێ کاتی ئەوە هاتووە ژنان لە بەرامبەر ئەو زوڵم و چەوسانەوەی بەردەوامەی کە بە درێژایی مێژوو بەرامبەریان دەکرێت ڕاچڵەکەن ئەگەرچی ڕاستەچینێک هەیە ینی بە ئەندازەیەک هەیە هەم لە باشووری کوردستان هەم لە ڕۆژئاوا هەم لە باکووری کوردستان ژنانێک ئەمڕۆ لە بەرەکانی جەنگن شەڕەوانن شۆڕشەکەن قارەمانەتێکی کەموێنە لە بەرامبەر چەوسانەوەی نەتەوەکەی خۆیان پێشکەش دەکەن و لە باشووری کوردستان ژنان دەبیندرێن ئەگەرچی لە ئاست و پێداویستی قۆناغەکەدانە بەڵام هەنگاوێکە بۆ ئەوەی ژنان ڕاستڵەکەن لە بەرامبەر زوڵم و عەدالەتی کۆمەڵایەتی و بە ئەندازەیە کە ئیتر ژنان پێگە و مافی خۆیان بەرجەستە بکەن کاتی ئەوە هاتووە ژنان بێنە مەیدانەکە لە هەموو ڕوێکەوە لە هەموو کایە کۆمەڵایەتی و ئابووری و هەمە چەشنەکان بێنەکایەوە و بوونی خۆیان بسەلمێنن و لە بەرامبەر زوڵم و چەوسانەوەی کەلتور و دابوونیریت و دین پێیان بڵێن ستۆپ